زۆر سپاس، دەستان خۆش بێت. بەڕێز کاکاروان. داوا لە بەڕێز کاکاروانەکەین مدیری بەڕێوەبەری وەزیر سلێمانی داوەتی جەنابی وەزیر کات بێت چەند پێکمان بۆ پێشکەش بکات. ئامادەبووانی بەڕێز، بەیانیتان باش، بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی هەڵکردنی ئاڵای کوردستان بۆ بەرز ڕاگرتنی ڕۆژی ئاڵای کوردستان کە حەڤەی 12ی هەر ساڵێکە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دیاری کراوە. سەرەتا سوپاس و دەستخۆشیمان بۆ بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی و ئەو کەسانەی کە بەشدارن لە ڕێوڕەسمەکە. بەڕێزان، ئاڵا ئەو پەرچەم و ڕەمزەیە کە دەوڵەتان و نەتەوەکان و گەلانی پێدەناسرێتەوە. ئاڵای کوردستان لە دێر زەمانەوە بەچەند مەرحەلە و هەنگاوێکدا تێپەڕ کردووە و گوزەری کردووە و هەڵکراوە و کاری پێکراوە و وەکو ڕەمز ناسێنراوە و دوایی لەلایەن دوژمنانی گەلی کوردەوە ئاڵاکە خەوێنراوە و کەوتۆتەوە سەر زەوی. سەرەتا 700 پێش زاین لەلایەن ئیمپراتۆریەتی مادەوە ئاڵای کوردستان، ئاڵای کورد، ئەوە هەنگاوی یەکەمە. دووەم جار لەلایەن دەوڵەتی شێخ مەحموود لە ئەو بەشەی کوردستان کە لە ژێردەستی دابووە و کاری سیاسی کردووە و بە کوردستانی ئازاد بەناوبانگ بووە، ئاڵای کوردستان هەڵکراوە. مەرحەلەی سێهەمی ئاڵای ئێمە ئەو کات بووە کە کۆمەڵی خۆیی بوون، کۆماری ئارارات لە باکوور، ئەویش ئاڵای بە ڕەنگ و شێوازی جیای ئەو کات هەڵکردووە. چوارەم لە 946 لە کۆماری کوردستان، کۆماری مەهاباد، ئاڵای کوردستان لەوێ بە شێواز و تەرحێکی ترەوە هەڵکرایەوە. هەنگاوی پێنجەمی، مەرحەلەی پێنجەمی ئاڵای ئێمە ئەم ئاڵایە ئێستا هەمانە کە بەدەستی پێشمەرگەکانی کوردستانەوە، بەدەست ڕێبەرایەتی شۆڕشەکانی کوردستانەوە دەیان هەزار فەرماندە و سەرکردە و
خەڵکی تێکۆشەر و سیاسی و دڵسۆزی ئەم گەل و نیشتمانە خوێنی خۆیان ڕشت و لە پێنا و بەرزڕاگرتنی ئەم ئاڵایەدا گیانی خۆیان فیدا کرد. ئاڵای کوردستان لە پەرلەمانی کوردستان ڕۆژی حەڤەی 12 هەر ساڵێکی بۆ دیاری کراوە. لەو ڕۆژەدا لەسەر تاسەری دنیا لە هەر شوێنێ کوردێک هەبێت ڕێز لەو ئاڵایە و ڕێز لەو ڕۆژە دەگرێت. ئێمە دەبێ بە گرنگیەوە تەماشای ئاڵاکەمان بکەین. ئاڵاکە سیادەی ئێمەیە، ڕەمزی ئێمەیە، پارێزگاری و نیشانەی وڵاتی ئێمەیە. ئاها دوژمنەکانمان هەر کات بیانەوێت سوکایەتیمان پێ بکەن، ئەبینن لە شاشەکانەوە ئاڵاکەمانە خەنە ژێر پێ، کەسێک بەسەریدا دەڕوات یا پێیەک یەخاتە سەر یا خاتە ژێر تایەی ئۆتۆمبیلێ. ئەوە نەیارەکانمان و دوژمنەکانمان کە بیانەوێت سوکایەتیمان پێ بکەن، سوکایەتی بەنەتەوەی کورد بکەن، لە ئاڵاکەمانەوە دەست پێ دەکەن. بۆیە ئاڵای کوردستان ئاڵای پیرۆزی کوردانە، ئاڵای پیرۆزی خەبات و تێکۆشان و قوربانیدانی ئەم گەلوونەتەوەیە. دەبێ بەرز ڕایگرین، ڕێزی بگرین، ڕێز لە ڕۆژەکەی بگرین. لە کۆتاییدا دووبارە سوپاس بۆ هەموو لایەک و ئەمڕۆژ وەکو کاکە باسی کرد هەڵکردنی ئاڵای کوردستان و ڕێزلێگرتنی لەلایەن وەرزشەوانان و وەرزشکارانەوە. دوو وەرزشکار کە سەرکەوتنی گەورەیان بەدەستهێناوە لێرەدا بە هەر بەم بۆنەوە بە بۆنەی ڕێزگرتن لەم ڕۆژەوە، ڕۆژی ئاڵای کوردستان، ئێمە ڕێزلێنانیان بۆ دەکەین. دەستی خۆت هەموو لایەکتان خۆش و هەر بژین و سەرکەوتوو بن و ئاڵای کورد و کوردستان هەر شەکاوە و هەر بەرز بێت. زۆر سپاسی جەنابی وەزیرەکەین، بە خێراتێکی گەرمەکەین. ئێستاش کاکەروان با فەرمێت. بەڕێزان، هەر لە مەراسیمە دوو چالاکی وەرزشیمان هەیە. ئێمە بەڕێبەرایەتی وەرزشی سلێمانی 33 یانە سەرپەرشتی ئەەکەین لەم سنوورەیە لە سنووری پارێزگای سلێمانیا. یەکێک لەوانە یانەی ئەسب سواری گاردینیایە کە نمایشێکی ئەسب سواری لێرە پێشکەشەکەن. دواتریش فێرگەی جومناستیکی سلێمانی کە یەکێکە لە فێرگە جوانەکان چەندین یاریزان و فێرکەری باشی پێگەیان و نمایشێکی ئەوانیش ئەبینین. ئێستاش بفەرمونون بۆ نمایشی ئەسب سواری یانەی گاردینیای سلێمانی. فەرمونون. بيخنا فايدة كان لو بارك دائما لو ولا له أما هنا في وزير أو أنا ولا كام أنا لا كام هذا شيء فاضي هذا شيء فاضي ماشي زادك عليه الخلاص بالجنس تلعب بالشامل انزاهينا
بەزی